دیارە پیشەی ڕاگەیاندن و سەحافی پیشەیەکی گرنگە بۆ کۆمەڵگا لەبەرەوەی ڕاستیەکان ئەگوازنەوە بۆ تاکەکان بۆ خێزانەکان بۆ کۆمەڵگا دیفاعن لە مافی خەڵکەکان ئەکەن بە هەمان کات دەرکەوت کە پیشەکە مەترسیداریشە دیارە هەندێک کەس زەرمەندە لە گواستنەوەی ئەو بابەتانە تەماشاکەین هەندێک کات تووشی تونند و توژی ئەبنەوە بە کوشتن بە زەرەر بە هەموو جۆرەکان ئەوانەی کەوا ئەو تاوانە ئەنجامەدەن هەندێک جار تەماشاکەین تووشی سزای یاسایی خۆیان نابنەوە هەر لەبەر ئەوەیە ئومەم متحیدا بڕارێکی داوە لە 2013 کە ڕۆژی 2/11 لە هەموو ساڵی بێتە ڕۆژێکی جیهانی بۆ ئەوەی کە ئەو تاوانانەی ئەنجام داوە بەری سزای یاسایی خۆیان بکەون ئێمە وەکو کۆلیجی ئادا بەشی ڕاگەیاندن ئەمڕۆ نەدوێکمان ئەنجامدا تاوتوی ئەو بابەتەمان کرد و داواکارین لە جهەتی پەیوەندیدار جهەتی حکومی ئەوەی کە تاوانی ئەنجام داوە دژ بە ئەوانەی کە کارەکەن لە بواری ڕاگەیاندن و سەحافەیە بە سزای یاسایی خۆیان بگەن